سڵاتەنێ بەڕێزان لەم ڤیددیۆدا مەبەستمانە چۆنتی تراک چێنج واتە خەزمکردنی گۆڕانکاریەکانتان پێشان بدەین. بۆمە زۆر جار مشریفێک داوا دەکات کە چەندین گۆڕانکاری لە وەردێکی دیاریکراودا ئەنجام بدەن یاخود زۆر جار وەردێکی برادەرێکتان بەدەست دەگات کە داوای چەند گۆڕانکارێکتان لێ دەکات. بۆ مەبەستە دەبێت سوود لە تراک چێنج وەربگرن. لە تراک چێنجدا ئێوە بە زیادکردنی هەر تێکست یا هەر شتێکی تر بۆ ناو وەردەکەتان یاخود ڕشکردنەوەی هەر بابەتێکی تر وەرد قابلیەتی خەزمکردنی تەواوی گۆڕانکاریەکانی دەبێت. وە کەسی بەرامبەر زۆر بە ئاسانی دەزانێت لە چ شوێنێک چ شتێک زیاد کراوە یاخود چ شتێک ڕەش کراوەتەوە. بۆ کەسەکە دەتوانێت ئەم گۆڕانکاریانە قبول بکات یاخود ڕەفزی بکاتەوە. بۆ مەبەستە سەرەتا دەچین کلیک لەسەر ڕڤیو دەکەین، پاشان کلیک لەسەر تراک چێنج دەکەین. بۆ من ئەگەر بمانێت ئەو کەلیمەیەکە غەڵەتە سای بکەینەوە، ڕاست کلیک لەسەر دەکەین. هەر وەک تێبین دەکەن خەتێکی سوور لەم تەنیشتە دروست بوو، واتە گۆڕانکارێک لەم خەتە ڕووی داوە. بۆ بینینی گۆڕانکارەکە ئێمە دەتوانین کلیک لەم لیستە بکەین. هەر وەک تێبین دەکەن لێر نووسرا ئۆڵ مارک ئاپ، کە کلیک لەسەر دەکەن تێبین دەکەین پرۆبابلی بۆتە دوو کەلیمە. وشەی یەکەم بریتێ لەو وشەیە کە ڕەش کراوەتەوە، ئەو وشەی دووەم کە خەتێکی بە بندا هاتووە بریتێ لەو وشەیە کە زیاد کراوە. بە هەمان شێوە ئێمە دەتوانین کەلیمەکانی تریش دەستکاری بکەین. دوای کە دەستکارەکانتان تەواو بوو، ئێوە دەتوانن تراک چێنج بکوژێنەوە. وەک تێبینیەک ئەو ڕەنگی کە بە شێوەی سوور دەردەکەوێت لە لای من، بۆی هەیەک لە لای نەفەری بەرامبەر بە شێوەی شینە هەر ڕەنگێکی تر دەرکەوێت، کاتە ڕەنگەکە زۆر گرنگ نییە. پاشان کەسی دووەم دەتوانێت ئەم گۆڕانکاریانە قبول بکات یاخود ڕەفزی بکاتەوە. بۆ مەبەستە دەتوانێت کلیک لەسەر ئەم هێمایە بکە. وەرد ئۆتۆماتیکیان لە گۆڕانکاری یەکەمەوە بۆ گۆڕانکاری دووەم باز دەدا. بۆی ئێمە دەتوانین بە خێرایی بابەتەکان قبول بکەین، یاخود دەتوانین لەو لیستی خوارەوە کە دەبێتەوە گشت گۆڕانکارەکان قبول بکەین یاخود تەنها ئەو بابەتە قبول بکەین و پاشان گۆڕانکاری دووەم تحدید بکەینەوە و جارێکە کلیک بکەینەوە لەسەر ئەکسێپت ذیس چێنج، یاخود بە پێچەوانە ئێمە دەتوانین ڕەفزی بکەینەوە. بە هەمان شێوە دەتوان لیستی ڕجێکت بکەینەوە و گشت گۆڕانکارەکان ڕجێکەین یاخود ڕجێکت ئەند موڤ تو نێکست لێ بدەین. بەو شێوازە ئێمە دەتوانین زۆر بە ئاسانی گشت گۆڕانکارەکان لە وەردەکەماندا خەزم بکەین و بە کەسی دووەم بڵێن لە چ شوێنێک چ شتێک زیاد کراوە و چ شتێک کەم کراوە.